باسی چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لای خوای گەورە حورمەتی. ابن عباس فەرمێت خوای پەروەردگار هیچ نەفسێکی دروست نەکردووە لە محەممەد صلی الله عليه وسلم بەڕێزتر و فەرمێت گوێم لێ نەبووە لە قورئانە خوای گەورە سوێن بخوا بە ژیانی هیچ کەسێک جگە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە چی ئاەتێکە؟ بە چی ئاەتێکە سوێن بە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ 20 آيات بازودا 72 لعمرك أو لعملامي قسمات السوين بتمني تو أي بيغمري إخوة صلى الله عليه وسلم إنهم وات قريش لفي سكرتهم يعمهون أوان سرخوشن سرقردانا نازانا شيئا قناعات بكن يستاش خلقي عم كاتو ساتي خومان زوربي سرخوشة سرخوش بو معنايه هوشي نيا تيجيشتني نيا نە ئاگای مزگەوتە زانێ نە ئاگای ئیمانە زانێ هەر نییە ڕۆژانە خەم لە جلەکە و مەخۆ پیسە بێ ڕۆژانە هاوینە هەموو ڕۆژێ خۆمە شۆرە هەموو شەی خۆمە شۆرە یعنی ئینسان بۆنی گیانی تێ ئەی چ جایەوەی ئاگای لە دڵی نەبێ ئاگای لە دڵی نەبێ زۆرینەی خەڵک دەمی بکەرەوە سوبحان الله خەڵکی ئمڕۆ زۆر بێتاقەتە دڵم تەنگە زۆر بێتاق بۆ چونکە ئیمانی تیان نییە یان تیایشیا بێ کزە نازانم زۆر بێتاقەتم کابرایەکە ناسم دوکانێکیە سەر تاپا دوکانەکە حرامە خۆمەی ناسم زۆریش دەوڵەمەنە باوەڕەکەی باوەڕ ناکەم دۆلارێ حەڵاڵ لە ماڵێ بێت لە شوێنێک منی بینیتی مامۆستا دڵم زۆر تەمە چۆن دڵتەنگ نابێت کاکە تۆ هەموو دوکانەکە حرامە یعنی کاسپێکی هەمووی حرامە ئەید وەڵڵاهی سوێن بەخوا هاتۆ بەسەر ماباقی هەبوو لە شوێنێک کار بە پارەی حرامە بۆ پارە حرامە کڕی بووی ئەی وەڵڵاهی هاتۆ بە مێشقما بێم لەم باقی خۆما یەک فیشەکە بنێم ئەوەی خۆمە ئەوەش بەرهەمی حرام چون ئینسانی مسلمان کە حرامی نەخوات کە کاسپێکی حەڵاڵی هەبوو بۆچی دڵ و تەنگە نەخۆشی درێژخایەن و لەگەڵایە نەخێر مناڵ و نوقسانە نەخێر قەرزاری نە تواناو نییە خانوو نییە ئەو خەڵکە هەمووی دوژمنتە نەخێر هەمووی بێ ئیمانیە وتم بڕۆ واز لە ئەو کاسپی حرامە بێنە بزان چۆن دڵخۆشە بێت لا یەزال ئێستش خەریکە لا یەزال ئێستش خەریکە چۆن دڵخۆشە بێت چۆن تۆ بەرامبەر بە پەروەردگارێک بگری بە حرام پێتەڵێ ڕیبامە خۆتۆی خۆی پێتەڵێ ئەو کاسپی حرامە یعنی ئێستام بەینی مەغریبە تەماشای ڤیدیۆیەکم کردی کێ لە وڵاتەکان یعنی بە هەزارها ئافرەتیان هەیە لەش فرۆش ئەڵێ توانایان نییە کاسپی لەسەرەوە پەیاکەن ولا تكرهوا فتياتكم على البغاء خوای گەورە فەرمێ زۆر لە ئافرەت مەکەن بەدایان پیسی پارە پەیا بکات